پێلا عێریشên درۆنên rejîma Îranê li dijî Herêma Kurdistanê îro çarşemê jî berdewam kir. Du dronan baregehên Hizba Demokrata Kurdistana Îranê lê Belîsanê kirin armanc û herduyên din jî li deverên diniyên Herêmê Kurdistanê dan. Peyamnêr Sinûr Kerîm ji Slêmaniyê tevlî medbeda ku bêtir agahiyan bidime. Dem baş Sinûr, çi agahiyên dawî derbarê van êrişên îro li cem te hene؟ بەڵێ سیروانم کاتتان باش ئەمڕۆ سەر لە بەیانێکی زوو چوار هێرشی درۆنی کرایە سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە دوو هێرشیان بۆ سەر بنکە و بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستان بوو لە ناوچەی بالیسان. من ئەمڕۆ قسەم لەگەڵ ئامان زیبایی ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستان کرد ئەو بەدەنگی ئەمریکای وت کە نزیک کاتژمێر 6 سەر لە بەیانی ئێران لە ڕێگەی دوو درۆنی جۆری حەدیدەوە جۆری حەدید هێرشی کردوتە سەر بارەگاکانیان لە بالیسان. ئەوتی هەرچەندە پێشتر هێزەکانیان لەوێ نیشتە جێبوون، بەڵام ئێستا ئەو بارەگایانە چۆڵ کراون، هیچ کەسێکیان لەو بنکە و بارەگایانە نەماون، بۆیە هێرشەکە هیچ زیانێکی گیانی نەبووە. بەم دوو هێرشەوە کە کرایە سەر بارەگایەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران تا ئێستا 152 هێرش واتە ژمارەی هێرشەکانی سەر و حیزبە گەشتە 152 هێرش بۆ سەر بارەگاکانی حیزبی دیموکرات. هاوکات من قسەم لەگەڵ سەرچاوەیەکی ئاگادار لە ڕووداوەکان لە ناوچەی سۆران کرد، وا دیارە ئەوانیش بە منیان وت کە هەر لە ئەمڕۆ سەر لە بەیانێکی زوو دوو درۆنی تر لە دوو ناوچەی جیاوازی تری سەر بە قەزای سۆران کەوتونەتە خوارەوە. پاژماوە یەکێک لە هێرشە درۆنیەکان بۆ سەر ماڵی هاونیشتیمانیەک بووە لەو ناوچەیە لە سنتەری شاری یاخود لە سنتەری قەزای سۆران، و درۆنێکی تریش لەسەر چیای بەنی هەریر کەوتۆتە خوارەوە بەداخەوە کە بۆ هێرشەکەەوە ئاگرێکی زۆر ناوچەیە دروست ببوو. دوای چەند کاتژمێرێک توانرا ئاگرەکە کۆنتترۆل بکرێت. ئەمە لە کاتێکدا لە بیرمان نەچێ سیروان چەند ڕۆژێک بەر لە ئێستا مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە زیاتر لە 1000 هێرش تا ئێستا لە ناوخۆی عێراق و لە ئێرانەوە کراوەتە سەر ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان داواتە لە 40 ڕۆژی جەنگەوە تا ئێستا. ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستانیش لە میانی چاوپێکەوتنێکی میدیاییدا ئەوەی ئاماژەی بەوە کرد کە ئەم هێرشانەی دەکرێنە سەر هەرێمی کوردستان تەنیا زیانیان بۆ سەر واتە بنکە اقتصادیەکانی هەرێمی کوردستان و عێراق بووە، هیچ هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بەهۆی هێرشەکانەوە زیانمەند نەبوون. بەڵێ سنوور، باز لە دۆزینەوەی گۆڕی بە کۆمەڵ کراوە، چەند تەرم لە گۆڕەکاندا دەکرێت زانیاری زۆرترمان بدەیتە لەسەر ئەوە چەند گۆڕ با بڵێن تەرم هەبووە لە ناو گۆڕەکاندا، هیکێ بوون یاخۆت دەگەڕێنەوە بۆ چه ساڵێک؟ بەڵێ بەفراو وا دیارە ئەمڕۆ ئەم زانیاریانە لەلایەن دکتۆر یاسین کەریم کە بەڕێوەبەری پەیمانگای پزیشکی دادوەری هەرێمی کوردستانە بڵاوکرانەوە بە پێی زانیاریەکانی ئەو یاخود بڵاوکراوەکەی سەرۆکی پزیشکی دادی هەرێمی کوردستان لە گۆڕەکان لە سنووری پارێزگای نێونەوان واتە سێ گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە. لە کۆی هەر سێ گۆڕە بە کۆمەڵەکە تەرمی 37 کەسی تێدا بووە کە گۆڕەکان لە هەرمانی 1 و هەرمانی 2 بوون، واتە لە نزیک حەویجە کە دەکەوێتە واتە سەر بە پارێزگای مووسڵا دۆزراونەتەوە. لە حەویجە 7 تەرم هەبووە، لە هەرمانیش 20 تەرم دۆزراونەتەوە، لە کۆی گشتی دەکاتە نزیکەی واتە 37 تەرم لە هەر سێ گۆڕە بە کۆمەڵەکەدا بوونیان هەبووە. شاید حاڵەکانی ناوچەکە دەڵێن کە تەرمی پێشمەرگەن، بەڵام تا ئێستا بە قسەی بەڕێوەبەری گشتی پزیشکی دادی هەرێمی کوردستان ئەو دەڵێت کە ناتوانین تا ئێستا زانیاریەکان پشتڕاست بکەینەوە کە ئایا ئەمانە تەرمی پێشمەرگەن یاخود هاوڵاتی مەدەنین یاخود هاوڵاتی ئێزیدین نازانرێ. بۆیە داوای لە عێراق کرد لە هەمان کاتا کە ڕێکاری یاسایی بگرنە بەر و بتوانن پشکنین بۆ تەرمانە بکرێ تا بتوانن بزانن تەرمیکێن. وا دیارە من بەر لەوەی کە بێمە لایڤەکە قسەم لەگەڵ بەڕێز لیوا بەختیار مینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کرد. ئەو ئاماژەی بەوە کرد کە تا ئێستا نزیکەی 68 بۆ 7 گۆڕی پێشمەرگە تا ئێستا لە شەڕی داعشەوە تا ئێستا چارەنووسیان نادیارە، بەڵام ناتوانن بڵێن ئەمانە گۆڕی پێشمەرگەن یاخودنا. و لیوا سید هەژار کە جێگری سەرۆکی فەرماندەیی پێشمەرگەی زێرەڤانیە هاوکات ئەمڕۆ بەیاننامەیەکی بڵاو کردەوە و من بەر لە لایڤەکە قسەم لەگەڵ جەنابیشیان کرد، ئەویش ڕایگەیاند کە چارەنووسی 24 پێشمەرگەی زێرەڤانی لە شەڕی داعشدا تا ئێستا نادیارە و بێسەروشوێنن. بەڵام لەبەرەوەی کە ئەمە پرۆسێسێکە کە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە، دەبێ حکوومەتی عێراقی بەرپرسیارەتی توێژینەوە و لێکۆڵینەوە لە تەرمی ئەو دۆزراوانە یاخود ئەو گۆڕە بە کۆمەڵانە بگرێتە ئەستۆ. دوجار دەتوانن ئاماژە بۆ بکەن کە ئایا ئەمانە تەرمی پێشمەرگەن یاخود وەکوتم هاوڵاتی ئێزیدی یاخود هاوڵاتی مەدەنین، بۆیە لە ئێستادا پشتڕاست نەکراوەتەوە. بەڵێ بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلەک سپاس بۆ وان و چۆ پێزانینان.